ژمارەیەک لە کەسوکاری ئەنفالکراوەکان دژی هەوڵی لایەنە سیاسی عێراقیەکان بۆ ئازادکردنی سوڵتان هاشمی وەزیری پێشووی بەرگری عێراق و یەکێک لە تۆمەتبارانی ئەنفال لەسەر مەزاری ئەنفالکراوەکان لە ناحیەی ڕزگاری گردبوونەوەیان ئەنجامدا و بەتوندی ئازادکردنی ئەو تۆمەتبارەیان ڕەت کردەوە. من وەکو ژنێکی ئەنفال ڕازی نابم بە ئازادکردنی سڵتان هاشم لەبەرەوەی سڵتان هاشم یەکێکە لە قایدفەیلقی جێیشی عێراقی بێ ئەمەش خۆم بۆ خۆم لەو دەشتە بیمە جێیشی عێراقی ئێمەیان خستە زیل و ئەنفالمانیان کرد سەرپەرشتی کاری گشت جێیشی عێراق بێ و دەستی هالە و تاوانەی 182,000 مرۆڤی بێتاوانە ئێمە لەو دەشتە تەنیا فەلاحیمان بەس کورد بیمانیت لەبەر ئەوەی یعنی ئەنفالکرێ ئێنێ ئێمە چی بیمان لەو دەشتە چیمانە کرد کاسبی خۆمانمانە کرد و مەڕووماڵەتی خۆمانان بەخێوە کرد و بەس ناسنامەکەمان کوردی لەبەر ئەوەی ئێمەی ئەنفال کرد من وەختێکیش بووە چوومە بۆ محکەمەی سڵتان هاشم و سەدام حوسێن لە بەغا بەرانبەریانش قسەم کردە داوای ئەوەمە کردە ئەو ئازاد نەکرێ یعنی ئێمە ڕازینیمان ئازاد بکرێ. کەسوکاری ئەنفالکراوەکان داوای بە سزا گەیاندنی سوڵتان هاشمیان کرد و ئەندامێکی پەرلەمانی عێراقیش دەڵێت دژی هەر هەوڵێک دەوەستنەوە بۆ ئازادکردنی سوڵتان هاشم بدرێت. وەک دەزانرێ ماوەی چەند مانگێکە هەوڵێک لەلایەن هەندێک سەرکردە سیاسیەکانی عێراقەوە بۆ ئازادکردنی تاوانبار هاشم سوڵتان هاشم کە یەکێکە لە دیارترین کەسە مەیدانیەکان و ڕۆڵی سەرەکی هەبینیوە لە ئەنجامدانی تاوانی ئەنفالدا بۆی ئازاد بکرێ بە بیانووی ئاشتەوایی نیشتیمانی یاخۆت بە بۆیانی یەک ڕێزی نێوان پێکاتەکانی عێراق بە بڕای ئێمە ئەمە هیچ نییە جگە لەسەر پێشێلکردنی یاسا و بۆیە بەناوی هەموو فراکسیۆنە کورسانەکانەوە دژایەتی ئەم هەوڵانەکەین و هەموو هەوڵێکی خۆمانە خێنە گەڕ بۆی بەڕێگە یاسایەکانە نێڵین ئەو کەسایەتیە ئازاد بکرێ نەکەرەوەش بەڵکو ئەوانی تریش کە دەستیان هەبوو لەوتانە ڕوبەڕووی دادگا بکرێنەوە و لە حاڵەتێکە بڕیارێکی ئەو شێوە درا کە بەلای منەوە دوورە هەموو ڕێگە یاسای و سیاسەکان نەگرینە بەر بۆ ئەوەی ئەو کارە بە تەواوی ڕوونەدات. هەوڵدان بۆ ئازادکردنی تۆمەتبارانی ئەنفال لە کاتێکدایە سەدام حوسێن و ژمارەیەک سەرکردەی بەعس لەسەر کۆمەڵ کوژکردنی شیعەکانی عێراق لە سێدارە دران. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.